والله لەماوەی ڕابردوودا بوونی سەگی بێلانە لە نێو شەقام و کۆڵانەکان گرفتی بۆ خەڵک دروست کردبوو بە تایبەتی کە پەلاماری منداڵەکان و هەروە هاوڵاتیان یان جەجا بڕیارە کە شەڵتەرێک دروست بکرێتەوە و شەڵتەرە ئێستا کەوتەتە بواری جێبەجێکردنەوە سەگانە دەگوازرێنەوە بۆ ئەوێ ئەمە تا چەندە هاوکارە بۆ ئەوەی کە تر خەڵک بتوانن بە ئاسوودەی منداڵەکانیان بنێرنە دەرەوە یا هیچ هاوڵاتیەک لە ئەنجامی پەلاماردانی سەگ بریندار نەبێت یا گیان لە دەست نەدات. من زیاتر قسە دەکەم سەبارەت بم بابەتە نەبەز عەبدولحەمید قایمەقامی هەولێرم لەگەڵ دەبێت لە هەولێرەوە. ئەم کاتت باش کاک نەبەز، تا ئێستا توانراوە چەندە چه ژمارەیەک سەگ کۆ بکرێتەوە بۆ شەڵتەرانە بنێردرێت و ئایا لە ئاستی پێویستدا هەیە ئەتوانرێت پرۆژەکە بە تەواوەتی بڵێن هەولێر لەم دیاردەیە ڕزگار دەکات؟ بەڵێ لە سەرەتاوە هەشتمین ساڵ یادی دامەزراندنی کەناڵی 24 لە یەکەیەکەتان دەکەین و هیوادارین کە بەردەوام بن لەو خزمەتەی کە ڕۆژانە پێشکەشی دەکەن بە خەڵکی کوردستان بەگشتی و خەڵکی شاری هەولێر بە تایبەتی. سەبارەت بەو شەڵتەرەی کە ئاماژەتان پێکرد، ئێمە ماوەیەکە ماوەی چەند ساڵێکە خۆتان ئاگادارن، هاوڵاتیانیش ئاگادارن کە ژمارەی ئەو سەگانەی کە لە کۆڵانەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە گەیشتووە ئەو ڕادەیەکەوە خەڵکە زیانی پێ بگاتن، حاڵەتی مردنیشە بۆ بەداخەوە لە ئەنجامی پەلاماردانی ئەو سەگانە بە تایبەت لە منداڵان و خەڵکی پەکەوتەش هەبووە. ئەوە بوو ئێمە کەشفێکمان حازر کرد و دوای باڵێن چەندین کۆبنەوە و دانیشتن بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە داوامان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کردکەوە بودجەیەک بە زیاتر لە 450 ملیۆن دینار تەرخان بکاتن لە ئەوەی بتوانین شەلتەرێک دروستکەین بۆ کۆکردنەوەی ئەو سەگانە لەو شوێنە و مامەلەکردن لەگەڵیان بە شێوەیەکی زانستیانە. دوای ئەوەی کە پارچە زەویەک بە مەساحەی 22 لەسەر ڕێگای هەولێر گوێر تەرخان کرا، پارچە زەویە دوای ئەوەی کە ڕێکارەکانی پێویست گیرابەر خۆش بەختانە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیدا ئەو پارەیە کە داوا کرابوو خەرج کرا لە ڕێگای لژنەیەکی تایبەت کە پێکەندرا لە پارێزگا و لایەنە کانی تری پەیوەنددار دەست کرا بە دروستکردنی ئەو شلتەرە بە ماوەی دوومان کۆتایی بەکارەکانی هات. ئێستا ئەو شلتەرە با بڵێن کێشەی نماوە، ئیدارەیەکی بۆدان دراوە، ئەو ئیدارەیە سەرپەرشتی ئەو شوێنە دەکات لە ڕێگای بەڕێوەبەرایەتی ژینگە پارێزی و خزمەتگوزاری سەرۆکایەتی شارەوانی هەولێر ڕۆژانە ژمارەیەک لەو سەگانە کۆ دەکرێتەوە لە گەڕەکەکانی شاری هەولێر لە ڕێگای ئەو تیمانەی کە بەەوە مەبەستە پێکەندراون. تا ئەوڕۆ بەپێی دوا ئامار کە بەدەستمان گەیشتووە 1600 سەگ لەو شوێنە کۆکرایتەوە. لەلایەن تیمەکانی ڤێتەرنەریش ڕۆژانە ژمارەیەک لەو سەگانە با بڵێن چارەسەری پزیشکیان لۆ دەکرێ و نەزۆک دەکرێن. بەڵام وەکو لە راپۆرتەکەتان بەڕێوەبەری ژینگە پارێزی و خزمەتگوزاری ئاماژەی پێکرد، مەبەست لەو بەرنامەیە یاخود لەو پرۆسەیە کەمکردنەوەی ئەو مەترسیانەیە کە لەسەر هاوڵاتیان دروست بوو. هەر چەندە بەپێی بابێن دوا راپۆرتی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بە ڕێژەی سەتاسی لە دوای دروستکردنی ئەو شلتەرە و کۆکردنەوەی ئەو سەگانە بە ڕێژەی سەتاسی کەم بوویتەوە گەستنی هاوڵاتیان لە نەخۆشخانەکان کە تۆمار دەکرا. باشە کاک نەبەز، ئەو پرۆژەیە کە دەستی پێکردووە ژمارە تەلەفۆنێک ڕاگەیەندراوە بۆ هاوڵاتیان، ئەم جارە ڕاستەوخۆ تیمەکان دەچنەوە شوێنانەی کە هاوڵاتیەک بڵێت بە پێی ئەو پەیوەندی کە دەیکات لەو گەڕەکە یا لەو ناوچەی ئەوانە ئەگەر سەگێکە بێت کۆ دەکرێتەوە. چەند میکانیزم هەیە بۆ کۆکردنەوەیان لە ڕێگەی قەفەسە یا چەکی بێهۆشکەر یا بچ شێوازێکە؟ ئەمە کاریگەری ئەوەی دەبێت کە خێراتر پرۆسەکە جێبەجێ بکرێت. بەخۆی بڵاوکردنەوەی ئەو ژمارە بۆ ئەوە ئێمە دەزانین لە زۆربەی زۆر یاخود لە هەموو گەڕەکەکانی شاری هەولێر و دەوروبەری شاری هەولێریش ئەو سەگان هەیە. خەڵکەکەش بێزار بووە ڕاستی، بەڵام پەیوەندیەکان یەکجار زۆرن کە بۆ ژمارەیە دێتن، بگرە لە پارێزگاکانی تریش پەیوەندی دێتن، نەک تەنها لە سنووری شاری هەولێر لە قەزایەکانی تر پەیوەندی دێتن. بەڵام مەبەست لە بڵاوکردنەوەی ئەو ژمارە ئەوەیە هاوڵاتیان ئەگەر هەستیان بە مەترسی کرد لە شوێنێک نەک ئەو سەگانە هەبوو لە شوێنێک. ئەمە دەزانین سەگ بە کۆمەڵ لە زۆربەی زۆری گەڕەکەکان هەیە، بەڵام بەپێ ئەو پلان و خشتەی کە تیمەکان دایانایە لە بۆ خۆیان دەچن کۆیان دەکەنەوە ڕۆژانە. میکانیزمی کۆکردنەوەکەش لە ڕێگای ئەو کەسانە ئەنجام دەدرێت کە پسپۆرن لەو بابەتە
بەبێ ئەزیەتدان یاخود بەبێ بەکارهێنانی چەک ئەو سەگانە دەگیرێن و لە ڕێگای ئۆتۆمبیلانەی کە تایبەت کراون بۆ ئەو مەبەستە بۆ گواستنەوەیان کە قەفەزی گەورەنا ڕەوانەی شلتەرەکان دەکرێن شلتەر دەکرێن لەوێش ئەو تیمەی کە پێکێنراوە یاخود ئەو ستافەی لەوێ ئیدارەی ئەو شلتەرە دەکاتن ڕۆژانە خواردنیان لۆ دابین دەکرێتن لە چەند چێشخانە و ڕێستۆرانتێکی شاری هەولێر کە لە ڕێگای بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەولێر ئەو بابەتە چارەسەر کراوە لەوەی ئەو سەگانە کە لەوێنە ناوی برسی بن هەروەها ئەو تیمانەی تیمەکانی یاخود پزیشکەکانی ڤێتەرنەری بە پێی پلان و خشتەیەکە ڕۆژانە ئەوان ئەنجامی کارەکانی خۆیان دەکەن بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەین ئەگەر ئەو سەگانەی کە مەترسیان هەبوو لەسەر منداڵەکانیان لەسەر خۆیان پەیوەندی بکەن جینا ئەو سەگانەی کە مەترسیان نییە ئەوە ئەکید تیمەکان بە پێی ئەو پلانەی دانایە دەچن کۆیان دەکەنەوە خۆشتان دەزانن کە 20,000 سەگ لە ناو شاری هەولێر کاتی دەوێتن ئەمە ئێستا ماوەی مانگێک زیاترە دەست بەو کارەکرا بەو هەڵمەتەکرا ئەوەی کۆکرایەوە تاکو ئێستا 1600 سەگا ئەوانش لە ناو شلتەر کێشیان هەیە ڕۆژانە بریندار دەبن دەبی چارەسەر وەگرن ئەو پێداویستیانەی کە پێویستیشە لۆ شلتەرەکە هەمووی دابین کراوە وەکو کارەبا وەکو ئاو ژوور بۆ ستافەکان هەروە ئەو قەفەزانەی کە لەوێ پێویستە لەبەرەوەی ئەو سەگانەش کە لەوێ چارەسەری پزیشکی وەردەگرن لەوێ دەبی چەند ڕۆژێک لە ناو قەفەزی تایبەت ببینێنەوە ئینجا دواتر ڤاکسین دەکرێن و زانیاریەکان کۆ دەکرێتەوە و لەوێ حفظ دەکرێتن بۆیە پرۆسەکە وا ئاسان نییە بەڵام پێویستە هەموو لایەک هاوکار بن ئێمە تیمەکان کە چوونە لە کۆڵانەکان زۆر جار سەگەکان کۆکەنەوە لەلایەن هەندێک هاوڵاتیان ڕوبەڕوو بوو ئەو هاوڵاتیان نەبووینەوە کە ڕێگەیان نەدا سەگەکان کۆکەنەوە بە پێی ئەو با بڵێن وێنانەوە ئەو زانیاریانەی لەلای ئێمە هەیە یاخود ئەوەی کە بە ئێمە ڕادەگەینن لە هەندێک گەڕک هاوڵاتی بە توندیش ڕوبەڕووی ئەو تیمانە بوویتەوە ڕێگەیان نەدا سەگەکان ببەن سەگەکانیان لەوێ ڕاگرتووە لە پێشماڵەکانی خۆیان بۆیە پێویستی بە هاوکاری هاوڵاتیشەیە بۆ ئەوەی بگەینە دەرەنجامێکی باش هەولێر لەسەر ئاستی عێراقیش یەکەم شارین کە ئەو شلتەرە وا بەو شێوەیە زانستێ دروستکرایە و ئێستا هاوکاری تێدا زۆر باش ئاماژەت بە هاوکاری هاوڵاتیان کرد بەڵام زۆر جار ڕێکخراوەکانی ئاژەڵ دۆست یا ئەوانەی کە پارێزگاری لە مافی ئاژەڵان دەکەن دەڵێن لە شەلتەرەکان وەکو پێویست مافی ئاژەڵان پارێزراو نابێت تا چەندە لەگەڵ لایەنەکانی دیکە وەکو پزیشکی ڤێتەرنەری یا لایەنەکانی دیکە هەماهەنگیتان هەیە بۆی کە هەم ئەوان بە شێوەیەکی تەندروست لە شەلتەرەکاندا ڕابگیرن هەم زەرێریشی بۆ هاوڵاتیان نەبێت ئێمە بەردەوام لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە ئاژەڵ دۆستن پەیوەندیمان هەیە چەند شلتەرێکی تری بچووکی شەیە بە سەدان سەگ لەو شوێنانە لەو شلتەرانە کۆکرایتەوە ئاگاداری ئەوانیشین چاودێری ڕەوشی شلتەرەکانی ئەوانش دەکەن لەلایەن تیمەکانی حکوومەتەوە بەڵام ئەو شلتەرێک کە باسم کرد بە شێوەیەکی زانستیانە ئیدارە دەدرێتن ئەو نەخۆشیانەی کە با بڵێن کە بڵاو دەبێتەوە لە سەگ ئەوانە هەمووی ڕەچاو کرا تیمەکانی ڤێتەرنەری یاخود پزیشکەکانی ڤێتەرنەری ڕۆژانە بوونیان هەیە لەو شوێنانە بۆیە پێویست بە هیچ ترس و دڵەڕاوچەیەک ناکاتن ئەکید ئێمە هەردەم پێویستمان بە هاوکاری ئەو ڕێکخراوانەش بووە کەوا ئەوانش درێغیان نەکردووە لە کۆبوونەوەکان بانگێشت کراون پرسوڕیان پێکراوە بەشدار بوونە لەو پرۆسانەی کە ئەنجام دراوە ئەوە هەمووی لەگەڵەوانە ئەنجام دراوە باش بەڕێز نەبەز عەبدولحەمید قایمەقامی هەولێر لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس